لەگەڵ هاتنی ساڵی نوێ با باسێکی باشترین ئەو زنجیرانە بکەین کە لە ساڵی ڕابردوو بینیمان. بێگومان ڤیدیۆکە تۆزێک درەنگە، بەڵام لانی کەم ویستم لە سەرەتای ساڵی نوێ باس لە باشترین ئەو زنجیرانە بکەم کە لە ساڵی ڕابردوو بینیمان، تاکو ئەگەر لە دەستان چوو ئێوەش بچن سەیری بکەن. بێگومان ئەو ڤیدیۆیە کە ئێستا لە تیکتۆک یان لە ئینستاگرام یان هەر شوێنێک کە دەیبین بە شێوازی ڕیل ڤیدیۆیەکی کورت کراوەیە، تەنیا ناوی ئەو زنجیران دێنم کە بەلای منەوە زنجیرەی باشن. ئەگەر دەتانەوێت چیرۆک و شتەکان زیاتر لەبارەوە بزانن، ڤیدیۆش دوور درێژم لە یوتیوب پۆست کردووە کە تەواوی چیرۆکی هەموو زنجیرەکان باس لێوە دەکەم. لە پلەی دەیەمەوە دەست پێ دەکەم کە بریتێ لە زنجیرەی The Gentleman، زنجیرەی دارک ماتەر لە پلەی نۆیەم دێت، زنجیرەی دۆکیومنتاری In the Eye of the Storm لە پلەی هەشتەم دێت کە باس لە ڕووداوە ڕاستەقینەکانی باهۆز و ئەو ڕووداوان دەکات کە ڕووداوی سروشتین. وەرزی سێمی زنجیرەی True Detective لە پلەی هەفتەم دێت، زنجیرەی ئەنەمی سۆلۆ لێڤلینگ لە پلەی شەشەم دێت، زنجیرەی فاڵاوت کە یاریەکی ئەلکترۆنی وەرگیراوە لە پلەی پێنجەم دێت، شۆگەن کە پێم وابێ باسکراوترین زنجیرەیە کە ئەو ساڵە پەخشکراوێت و لە هەموو زنجیرەکان زیاتر باسی لێوە کراوە لە پلەی چوارەم دێت، زنجیرەی سینا لە پلەی سێەم دێت کە باس لە شوفێرێکی ڕاستەقینەی فۆرمۆلا 1 دەکا کە لە ساڵی هەشتاکان نۆتەکان بوونی هەبووە، شوفێرێکی بەرازیلیا و خاوەنی چەندان ڕیکۆردە کە تا ئێستاش بەناوی ئەو ماونێتەوە. زنجیرەی ئەنەمی ئارکەین لە پلەی دووەم دێت کە گومانێکی زۆرم هەبوو هاوشێوەی فیلمەکان کە ئەوەش بکەوێتە پلەی یەکەم یاخودنا، بەڵام بەڕێژەیەکی کەم کەوتە پلەی دووەم، بەتایبەتیش لەبەر ئەوەی کە ئەنەمی بوو. باشترین زنجیرەی میش بۆ ساڵی 2024 بریتێ لە زنجیرەی The Penguin کە لە بڵێن کارکتەری The Penguin وەرگیراوە کە لە جیهانی باتمانبوونی هەیە. زنجیرەکەی ئەو زۆر ناوازە بوو کە لە HBO پەخشکرا. بەڵێ بەڕێزان ئەمە دەباشترین زنجیرەکانیم بوو. وەک باسم کرد لە یوتیوب ڤیدیۆ درێژەکەم پۆست کردووە کە چیرۆکی کورتی هەر یەکە لەو زنجیرانە باس لێوە دەکەم تاکو بێت بە زۆرێک لە پێشنیار بۆ ئێوەش.